This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانم عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەیەمان قسەکردن لەسەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پرسی هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جگە لە میوان هەمیشەیەکانمان میوانێکی تایبەت میوانمانە ئەویش بەڕێز کاک سەرۆ قادرە بە خێراتنێکی تایبەتێکین. جگە لە کاک سەرۆ لە میوانە سەرەکیەکانمان کاک دکتۆر شاو سعید ئامادەیە، ڕێبین هەردی، شوان محەممەد. جارێککە بە خێراتنی وڵایەتەکەم. کاک سەرۆبا لە جەنابەوە دەست پێ بکەین. ساڵی 2005 کاک مەسعود بارزانی هەڵبژێرا بە دەستنیشان کرا بە سەرۆکی هەرێمی کوردستان. لە ساڵی 2009 وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بە هەڵبژاردن جارێکی کە بۆ جاری دووەم بۆ بە سەرۆکی هەرێمی کوردستان. لە ساڵی 2003 بە ڕێکەوتنێک لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ماوەی سەرۆکایەتەکەی بۆ 2 ساڵ درێژ کرایەوە. 19 ئەم ساڵ 19 ئابی ئەم ساڵ ئەو وادەیەش تەواو بێت. لە ئێستەوە قسە لەسەرەوە دەستی پێکردووە کە ئایا جارێکی کە کاک مەسعود هەڵبژێرێتەوە بە سەرۆکی هەرێم ماوەکەی بۆ درێژ کرێتەوە، هەمواری دەستوری بۆ بکرێ، هەمواری یاسای سەرۆکاتی بۆ بکرێ، بە هەڵبژاردن دەنیشان کرێتەوە یاخود جارێکی کە بۆی تەمدید کرێتەوە. هەموو مناقەشەیە هاوکاتە لەگەڵ مناقەشەیەکی سیاسی و مناقەشەیەکی قانونیش. ئەمە بەدیوەکە بەدیوێکی کە پرسیارەکە ئەوەیە کە ئایا هەڵبژاردنەوە یا دەنیشانکردنەوەی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم بۆ جاری چوارهەم لەوەیە کە کاک مەسعود بەهێزترین کاندیدا یاخود لەبەرەوەیە کە کەس ئامادە نییە ڕکابەری بێ. بۆ چوونی جەنابەت چییە لەسەرەمە؟ من پێم وایە هەر خۆی وجودی جەنابی کاک مەسعود وەکو سەرکردەیەکی کاریزماتیک وایەکێک لە سەرکردەکانی کە سەرۆکایەتی بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستانی کردووە و لە دامەزراندنی 20 چەند ساڵ لە مەوبەری حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەو ڕووداوانێک کە لە کوردستان ڕوویاندا و لە دەوروبەر ئەمە تاریخێکی تایبەتی بۆ دروست کردووە و جگە لە قۆناغی شۆڕژگەری لە بەڕێوەبردننی حکوومەتی کوردستان و تەنزیمکردنی کەشی سیاسی لە کوردستان کاک مەسعود تەجربەی تایبەتی خۆی هەیە و بەلای منەوە تەجربەیەکی سەرکەوتوشە. ئەمە لایەکێتی. لای دووەمیان من پێم وایە ئەگەر کوردستان تووشی شەڕ نەبووایە و داخلی ئەم قۆناغا ئاستەمان بووین کە لە تاریخی میلەتاندا ئێمە نمونەمان هەن و هەموو شتەکانەکەنە حاڵاتی تاڕێ بەپەلا کاک مەسعود قسەی خۆی دەبوو. من ناڵێم دەبووە گوێ بگرین کە قسەی خۆی چۆن دەبوو، بەڵام من لە نزیکەوە ئیشم لەگەڵ جەنابی کاک مەسعود کردووە و لە بیرۆڕای ئاگادارم ئەو زۆر تالبی بەردەوام بوون لە سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا نییە. ئەم قسەی من بەمانای ئەوە نییە کە جەنابی کاک مەسعود سیاست بەجێ دێڵێ. ئێستا کە ئێمە داخلی شەڕ بووین و شەڕەکە تەنیا شەڕی بینی هەرێمی کوردستان و تەرەفێکی دیاریکراو نیە، شەڕێکی هەرێمایەتی ئاڵۆزە و لە ڕووی قانونیشەوە هەموو ئەو ئاستەنگانە هەن کە تۆ ئیشارەت پێکرد. ئێمە ئێستا لە بەردەمی بەرژەوەندی نیشتیمانداین، نەک لە پرسیارەکە ئەو هاسیاغەکەین کە تایبەت بێ بە بەردەوامی مەسعود بارزانی لە سەرۆکایەتی هەرێم. پرسیار ئەوەیە بەردەوامبوونی مەسعود بارزانی پێویستە بۆ ئەوەی کە ئێمە لەو قۆناغە دەرچین یان نا؟ ئەگەر مەسعود بارزانی بەردەوام نەبێ کوردستان لە ڕووی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ دەرفەتی لە پێشە لە حاڵەتی شەڕدا ئەتوانێ بیکات و تەوافقی سیاسی لەسەر دروستە بێ، یان ئەگەر مەسعود بارزانی لەم پێگەی سەرۆکایەتیدا نەمێنێ چەند زەربە بە بەرژەوەندی وڵاتەکەگە لەو پەیوەندی معقەدانەیە کە ئێستا لەگەڵ غەرب بە ئەوروپا و ئەمریکاوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەیە. ئەنجاجیالەوە مەسعود بارزانی ڕایەڵەیەکی کۆمەڵایەتیشی هەیە لە تەئسیر شەخصیاتی مؤثر لە کۆمەڵگە ئێمە. ئەمە لە سەرکردەکانی سیاسیەوە بگرە تا دەگاتە ناو کەسانی کاریگەر لە ناوتەوری کۆمەڵایەتی کوردستاندا. هەر ئەوە شەکەوای کردو ئێستا جۆرێک لە تەئید بە بێدەنگی بەڵام بە ڕەنگی جیاجیا لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەست پێ دەکرێت کە بەڵێ بە دەبێ مەسعود بارزانی بەردەوام بێ لە سەرۆکایەتی کوردستاندا. من پێم وایە ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتی ئێمەوەیە، هەروەکو چۆن کاتێک لە شەڕی جیهانی دووەمە ئەمریکا لە شەڕێکی قورسدا
ناشارون بۆ جاری سێم کە لە تاریخی ئەواندا مؤسسات هەیە وەک وڵاتی ئێمەش نییە سەرۆک بۆ جاری سێم بەردەوام بوو یان تەجربەی دیگۆڵ لە فەرەنسا بەرژەوەندی فەرەنسا ئەمەی دەخوازم پێم وایە ئەم حاڵەتە کەسانی مؤثر و کاریزماتیک لە ژیانی میلەتاندا ئەم دەورەیان پێدەست پێدرێ و من پێم وایە دەبێ میلەتی ئێمە و بزوتنەوەی سیاسی لە کوردستان لە بەرژەوەندی وڵات مناقشەی ئەم قەزیە بکەن کەمتر بێتە بەرژەوەندی حیزبی چونکە ئەگەر بەرژەوەندی حیزبی بێ هەر حیزبێک وەلەوانیش پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێ بەدایل ئەنی با بڵێن کەسانی تر لە ڕووی قانونیەوە تەقدیم بکەن. بەڵێ کاگە شاهۆ سەر ئاماژەی بە شتێکگا کاتی خۆی کە کاک مەسعود بۆیان تەمدید کردەوە با بڵێن فترەی ڕێسەرۆکاتی هەرێم درێژ کرایەوە نامەیەکی نووسی نامەکەی بڵاو کردەوە لە نامەکەیە لە بەرگەیەکی ئیشارەت بەوە ئەیە ئەڵێ داواکەم لە ماوەیدا هاتووە میکانیزمێکی تازە بدۆزرێتەوە بۆ هەڵبژاردنی سەرۆکی هەرێم بۆی من ئەم ئەمانەتەی لەسەر شانمە تەسلیمی بەڕێزێکی تری بکەم لە نامەکەیەوە تقریبا ئاماژەیەکی زۆر ڕوون بووبەوەی کە ئامادەی تە دەور و تەسلیم کە یاخود ئەوەی پێوترێ دەسەڵات ڕادستیەکی شکە بکە کاگە سەر ئاماژەی بۆیە ئەڵێ پێشهاتی شەڕی داعش احتیمالە و هینەی گۆڕی بێ ئەو نەزعی گۆڕی بێ و مەیلەی گۆڕی بێ وستەی گۆڕی بێ و ئەگەر وانە بۆە شەڕ نەبووە ڕەنگە قسێکی تری بکردە تۆ چۆن بۆ شتەکانە چی؟ وەڵام من هەستەکەم طبعا تاوەکو ئێستا وازح نییە چی ڕۆیە چوارمانگی تەم کاتە چی ڕۆیە بەڵام بۆ کۆڵێ دەموچای وەزعەکە لەوا چێ کە کەس جورەتیەوە نەکا باز لەوە بکە کە چیتر مەسعود بەرزانی مافیەوەی نێجارێکتر خۆی کاندید بکاتەوە و جایەکتر بێتەوە بە سەرۆکی هەرێم لەبەرەوەی ئێمە دوو یاسامان لە بەردەستایە یاسای سەرۆکایەتی هەرێم لەگەڵ یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم هەردوو یاساکە بە هیچ شێوەیەک ڕێگە بەوە جارێکی تر مەسعود بەرزانی خۆی تەرشحکاتەوە بۆ سەرۆکاتی هەرێم بەڵام ئەم بێدەنگی کە ئێستا لە کوردستانە هەیە هەموو لایەنەکان بە دیاریکراوی لایەنەکان کاتی خۆی لە ئۆپۆزیسیۆن نابوون بەڵگەیەوەیە کە جۆرە لە جۆرەکان کە عەرەبە لە سکوت و دەلالەت الرضا بە جۆرە لە جۆرەکان موافقەتیان کرد بێ و بە جۆرە لە جۆرەکان تەبخەیەک هەبێت ئەتر سروشتی و تەبخەیە چۆنە تاوکو ئێستا دیار نییە و ئەو نخبە سیاسی کە لە هەرێمی کوردستانە حکومەکە و لە دەسەڵاتی سیاسیایە و لە مەشهدی سیاسیایە بەگشتی نخبەیە کە هەمیشە بابەتەکان هەڵەگرێ بۆ لە حەزاتی ئەخیرکەوە زۆر مەترسیدارەوە دژی دیموکراسی شەفافێت گرنگترین خاڵە دیموکراسیە ئەگەر ینی سێ کۆڵەکەی سەرەکی دیموکراسی هەبێکیان هەڵبژاردن بێویتیان فرەی سیاسی بێ سێمیان دەستاودەستکردنی دەسەڵاتە واتە هیچ پاساوێ نییە بۆ ئەوی دەستاودەستکردنی دەسەڵات لە مەسعود بەرزانیەوە بۆ بەڕێزێکی تر بە ڕێزە سەر بە هەچ حیزبێکە تەنانەت ئەگەر سەر بە پارتیش بێ هیچ پاساوێ نییە بۆ ئەوەی ئەو مەسەلێ پشتگوێ بخرە یاخود حیلەیەکی تر فێڵێکی تر و تەبخەیەکی تر دۆزرێتەوە بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم سەبات بەو قسەی کاک سەرۆ کە باز لە شەڕی داعشەکە ئەمیش بە هیچ شێوەیە پاساو نییە بۆی ئەو مەسەلێ درێژ بکرێتەوەنی ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە لەبەرەوەی ئێمە دوور نەڕۆین ئێمە هەر لە بەغایە لە سەردەمی شەڕی داعشا بوو داعش مووسڵی گرت بوو تکریتی گرت بوو ئەنباری گرت بوو لەسەر دەرگای بەغا بوو لەو کاتای دەستاودەستکردنی دەسەڵات لە نێوان مالیکی و عەبادیان ڕوویە واتە ئێمە ئەگەر ئەم شتە ڕووباتەوە ئێمە لە بەردەم مەترسی ئەوان کە تەکریسی کە سێ حاڵەت تەکریز بێ یەکیان دەسەڵاتی تاکسەر کردە و دەسەڵاتی تاک حزب و مەسەلەی تەوریسی دەسەڵات لە کوردستانە تەکریز بێ کە بە بڕای منەوە لە هەر سێ حاڵەتەکە زۆر مەترسیدارە و ئێمە لە بەردەم دۆخێکین کە کوردستان بەرەو نەک بەرەو وڵاتێکی دیموکراتی نابا بەڵکو بەرەو نموزەجی عێراقیش نابا لە نموزەجی عێراق مەترسیدارترە و لە ڕووی سیاسیەوە لە نموزەجێکی وەکو یەمەنی نزیکە کاتەوە چونکە نموزەجی یەمەن ئێمە لە بەردەم دۆخێکا بووین یەکەم جار دوو یەمەن هەبوو یەمەنی شیمالی و یەمەنی جەنوبی یەکەمین جار عەلی عەبدوڵڵا ساڵح بە تەواوەتی بوو بە سەرۆکی زۆنی یەمەنی شیمالی دوای یەکگرتنەوە بوو بە سەرۆکی هەردوو زۆنەکە و دوای تەکریسی حکمی عەلی عەبدوڵڵا ساڵح بۆ چەند دەورەیەک ئەزمەیەکی کۆمەڵایەتی و سیاسی گەورە دروست بوو کە ئێستا خەڵکی یەمەن باجەکەیان وەلەو بڕایەم ئێمە ئەگەر مەسعود بارزانی نەگۆڕێ بە کەسێکی تر چوارمانگی تر ڕەنگە بۆ ماوەیەک بتوانرێ ئیستیقراری سیاسی دروست بکرێ بەڵام لە دوورخایانە تووشی ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی سیاسی و کۆمەڵایەتیە بینەوە کە ئەبێ لە ئێستاوە ئیش بکەین کە ئەو قەیرانانە ڕوونەدەن تا ڕادەیەکی زۆر لەگەڵ قسەکانی کاکشاهۆیە بە پێچوانەی کە سەرەوە پێم وایە گەر ئێمە بەرژەوەندی میلەت لە بەرچاو بگرین مەسلحەتی ئەم میلەتە لە بەرچاو بگرین نەک مەسلحەتی تەسجی حیزبایەتی و حەزکردن لە کورسی و بەرژەوەندی حیزبی لە چاو بگرین پێویستە سەرۆکی هەرێم بڕوات
و دەورەی خۆی تەواو کردووە زیاد لە دەورەی خۆشی وەرگرتووە ئەنی سێ جار بۆتەوە بە کاندیدی ئەمینە ئەگەمانێ نەریتێکی دیموکراتی بۆ نەوەکانی داهاتووی کوردستانی بکەین ئەبێ ئەوە پسەلمێنین کە ئەم جێگایەکە جگە لە 8 ساڵ کەسی کە بۆی نییە داگیری بکات لەژێر هیچ بیانویەکە وی بیانەکانیش بە بڕای من معقول نین منطقی نین یعنی چکە تۆ وەنە بێگەر ئێمە سەرۆکایەتی هەرێم بگۆڕین تەرە ڕوخین ناڕوخین نزەی ئەم تەسەورە کە ژیانی کوردستان بەندە بە سەرۆکی هەرێمەوە وەلاچوونی کێشەمان بۆ دروستەکە خۆی کارەساتە خۆی دەلادە لەواکە لە سیستەمیشی زۆر خراپاژین چونکە نابێت مەسیری کوردستان بە یەک کەسە و بەسرا بێتەوە نابێت لاچوونی زەلامێک بە خەلەل بخاتە ناو نظامە سیاسیەکەەوە خەلل بخاتە ناو شەڕەوە دانمان بەمانە ینی دانمان بەوە ناوەکە حکمێکی تاگڕەوانەی ستەمکارمان هەیە نەک حکمێکی دیموکراتی لەبەرەوە ئەگەر بەرژەوەندی میلەتمانەوێت ئەگە بیر لە ئایندەی هی نەکەینەوە ئەبێت لە ئێستا ڕێگا بگرێمە یەکەم جاریشە چونکە ئێمە تەجربەی دیموکراتیمان نییە لە دوای 2023 بە حقیقت خەریکە دەست پێەکەین ئەوەی مەچکە فترەی دوای ڕاپەڕین تووشی شەڕی ناخۆ بە زمانە بووین یعنی تاکە تەجربەیەکی حکومڕانی کە هەمان بێت بە حقیقت بڵێ تەجربەیەکە دەستی پێکردو 2023 ئینەکە لەگەڵ دامەزرانەوە و یەکگرتنەوەی ئیدارەوە ئەم شتانەیە دەست پێەکە 2007 یەکی گرتەوە ڕاستەکەی 2023 حکومەت هین ڕوخاتە مفاوەزاتەکەینی پێشوو ئەم تەجربەی لە ئێستاوە دایەمەزرێنین ئەوەی کە ئێستا بێ بە نێریت بۆ هەتای لە کۆڵمان نابێتەوە ئەگەر ئەم جارە بە هەر بیانویەک بێ سەرۆکی هەرێم بۆ جاری چوارەمی بکەینەوە بە بڕای من نەریتێکدا دروستەکەین کە تا هەتای لە کۆڵمان نابێتەوە و تا هەتایی نەگە من نازانمەوە تەبخە سیاسی کە هێزە سیاسیەکان لە ژێرەوەی کەند چییە و نازانم کامیان دڵنی پێیان بەڵام هەر کەسێک بەشداری لە ما بکە بە بڕای خیانەتێکی گەورە لە کوردستان لە میلەت بڵێم یعنی کاک مەسعود بۆ نەبێتەوە بە سەرۆکی هێرم کە کەس جورئەتی وێنێ خۆی هەڵبژێرێ قسەی کەس یعنی تەماشاکە لە 2009 خۆی هەڵبژاردە کابرا خۆی هەڵبژار کەسێکی مستەقیل حیزب پشتگیری نەکرد چاوکەم دوو ئەتیاتە ناو مەشەدەکەەوە دۆڕا چاوکەم ئەم جارش بە هەمان شێوە هیچ مؤشری نییە هیچ کەسێ ئامادە بێ لەبەردەم کاک مەسعود خۆی هەڵبژێرێ لەبەرەوە کاک مەسعود هەر کەسێ لەبەردەمی کاک مەسعود خۆی هەڵبژێرێتەوە ئێستا هەر کەسێک بێ ئەدۆڕێت چونکە ئەو ئیمکانیاتەی لەبەردەمی کاک مەسعود هەیە لەبەردەم هیچ کاندیدێکیان نییە کاک مەسعود حیزبێکی گەورەی لە پشتە یەک دنیا سەربازی لە پشتە یەک دنیا ئاسایشی لە پشتە توانای تەزویرکردنی فەوقەلعادە گەورەیە توانای ئیمکانیاتی ئابووری فەوقەلعادە گەورەیە وڵات بە هەموو سامانەکەی لە بەردەستی بەڕێزیانەیە بۆی بەکاری بێنێ یعنی ململانەیەکی ناهاوسەنگە بێت کە کەس ناتوانێت هینی بکات ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دوو ئەست لە مناقەشە جیاکەینەوە ئەوەی کە کاک مەسعود حەقی نییە جارێکی کە ببێتەوە بە سەرۆکی هەرێم ئەمە مەوزوعێکە ئەوەی کە کاندید نییە مەوزوعێکی ترە ئەم پیاوە حەقی کاندیدکردنەوەی نییە بەڵام ڕەنگە ئەم حەقی پارتی بێت یعنی حەقی ئەویان هەبێت کاندیدێکی تریان هەبێ بۆین یعنی ئەوەی کە سەرۆک نابێت لە پارتی بێ یا ئەبێ گۆڕان بێ مەوزوعێکی ترەکە مناقەشەکردنی یە بێ هەڵگرین بۆ کاتێکیکە یعنی مەوزوع دوو ئاستی جایە کاکە توانێت تێمەگەی چونکە پارتیە توانێت و کاتە بڵێ ینی بەڕاستی لە ئەگە سەری کورسەکانی ناو پەرلەمان بکەین ڕەنگە هەر کاندیدی سەرۆکایەتی مستاقینی ئەوان بێ سیوەش کورسیانوانە ینی داوای و پۆستە بکهین نییە قسە لەسەرەوەی یەک ئەو کاندیدە کە 8 ساڵی خۆی تەواو کردو 2 ساڵی شێتەوە بێ بڕوات ئیتر کاندیدەکەی تر با لە پارتی خۆی بێت با کاندیدێکی تر لە ناو پارتی خۆی بێ ڕەنگە یعنی من هیچ کێشەم نییە لە وڵات کام حەقێکی پارتی بێت چونکە کورسی زۆرترە بەڵێ ئەگەر ئێمە سەیری بکەین ئەمە بە دوو لایەنە ئیشی لەسەرەکرێ یەک چەند لایەنی پەرلەمانە ئەوی تریشان لایەنی سەرکردایەتی حیزبە سیاسیەکانە لە پەرلەمانە ئەبێ مەوزوعی جیا بکەینەوە لە مەوزوعیشتر ئەویش مەسەلەی دەستورە لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم چونکە دەستور تا چیتر دەرفەتی نەماوە ئەم لە ماوەکەمە هین بکرێت داڕژێ و ئیستفتا بکرێ و ئێمە یەک دنیا شتێوێت بودجەیەکێوێت ئێمە کۆمیسیۆنێکمانەیە بێ و کۆمیسیۆنە بیکا نابێ بەغابیکە بەپێی یاسای کۆمیسیۆن و ئەمە چەند مانگێکی زۆرێوێت کۆمیسیۆنەکە 6 تا هەر هەیکەلێکی سەرەوەی هیچی بۆ نەکراوە لەبەرەوە ئەمە ناکرێت ئێستا ئێمە ئەبێ بچینە پەرلەمان ئەم یاسایە دەستکاری بکەین ئەو یاسایی سەرۆکایەتی هەرێم لەم حاڵەتە بە تەسەوری من ئەمە ئەو ڕۆژەش کە پارتی و برادانی گۆڕاندانیشتبوون لە مؤتەمەر سەحافیەکە بە ئاشکرا دیار بوو کە ئەبێ ئیتفاقێکی سیاسی بکرێت ببرێتە پەرلەمان کەواتە ئێمە ئێستا دۆسیەکە جۆزراوەتەوە بۆ مەکتەب سیاسی لایەنەکان من پێم وابێ لێرەوانێ کۆمەڵی مەسئولیەتی تاریخی و
ئەخلاقی کەوتە سەرشانی هەمومان و سەر حیزب بەتایبەتی پارتی و یەکێتی و گۆڕان ئەویش مەسئولیەتە ئەوەی کاکێتە سەرشانی ئێمەمانان و پەرلەمانتارانەوانە ئێمە خۆمان جەوێکمان هەیە پڕ لە بارگەشی خەڵکی کوردستان دنیای کێشەی هەیە کێشەی بێموچەی هەیە کێشەی داعشی هەیە کێشەی بەغای هەیە یەک دنیا کێشەی تری کەڵەکە بوش من پێم وابێ ئەبێ زۆر بە منطقیانە و بەسەرێکی ساردەوانێ مامەڵی لەگەڵا بکرێ چونکە ئەگەر بەسەرێکی ساردەوە مامەڵی لەگەڵا نەکرێت و تەجوبەی کۆنمان هەیە کە دوو ئیدارەی و کۆمەڵی مەشاکیلی تر و شەڕ و ئەوانە هیوادارم کە دووبارە نەبێتوانێ ئەمە جانیبێکی کە خەڵکی ئێمەمانان و پەرلەمانتارێ ئەم مەسئولیەتی پێویستە جانیبێکی تریان مەسئولیەتێکی گەورە ئەکەوێتە سەرشانی هەر سێ حیزبەکە و بەتایبەتی پارتی و لە نێوی کاک مەسعود بەرزانی یعنی ئێستا پرسیار کراوە ئایا کاک مەسعود خۆی هەڵبژێرێتەوە جاری پێشوانە بوو جاری پێشوو مەلەفەکە مەکتەب سیاسی بردی بەڕێوانە و دوایی وتیانەوە ئێمە تەکلیفان لە کاک مەسعود کردو و لایەنەکان تەکلیفان لێ کردووە ئەمە خاڵشانە خاڵی دووەمیان ئایا پرسیارێ بکەین کاک مەسعود هیوادارم چ مامجلال چ کاک مەسعود تەمەنی درێژ بێت بەڵام ئایا کاک مەسعود هەمان تەجوبەی مامجلال دووبارە ئەکاتەوانێ یعنی لەگەڵ هەموو خۆشەویستیان بۆ مامجلال ئەو تەجوبەی کە هەتا لەسەر کورسیەکە نەخۆشکەویت ئەمە تەجوبەیەکە کە لەناو گەلانی ئەم منتیقا و سەرۆکەکانی منتیقا تەجوبەیەکی یعنی هینە مێژوویەکی هەیە ئەوە هەل ئەگەر بگەڕێنەوە سەر نامەکەی کاک مەسعود دوای تەمدیدکردنەوەی بەنامەکە منم بەیانە جاریشکە بۆردی خوێنەوە ئیشارەتیشی تێ من حەزەکەم لە ئەخیرا خەڵک بڵێن بۆ سەرۆکایەتی بەجێش نەک بڵێن بۆ بەجێی ناهێڵێ یعنی ئەمەتی لەوەی کە ئەو ڕزامەندی خەڵکی لە کاکێتوانە ئەو ڕۆژێک کە نامەی خوێنرایەوە من لێدوانیشم و ڕاستەوە خۆم لێوەرگیرا بۆ کێنێن تا من دوای ڕخنەیەکی زۆر و شێرشێکی زۆرم کرایە سەر کە من وتومە ئەگەر بکرێت و ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە 2 ساڵە هەنگاوێکی پۆزیتیڤ من بە ئێستا شەوەیە ئێمە ئەگەر بتوانین ئەم تەداولە سلمیە بکەین لە بینی ئەو گەمەکەرە سیاسیانە من قەناعەتم وایە هەنگاوێکی زۆر باشە بەڵام مەسئولیەتی ئەخلاقی مەسئولیەتی نیشتیمانی کەوتۆ سەرشانی کاک مەسعود و لەم بوارەشە من پێم وابێ کاک مەسعود لە دەروی حیزب بێ و خولەینا ئێستا مامجلال هەمومان زانین نەخۆشە بەڵام هەر ڕۆڵ و دەور و هینی خۆی هەیە یعنی حیزب هەیە و کۆمەڵێ کاگەشان بەڵینەکەت چیە مەسیجەکەت بە کورتی زۆر ڕوونیە تەسەوری من کاک مەسعود حەق نییە و تەجوبەی مامجلال دووبارە کاتوانێ مەرجنی ئەو نەخۆشکەوە ئەمەی خاڵێکشانە خاڵی دووەمیشان ئەوەیە کە ئێمە بەعقلێکی سادەوە هێز سیاسەکان بەعقلێکی سادەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە بکەن و لە نەتیجەش ئێمە ئەوە بینینە پێشچاوی خۆمان لە نەتیجا بێت تەسوی سیاسی بکرێ چونکە ئەو پەرلەمانە ئەو پەڕی قسەکانی کاک فازل میرانی و کاک نەوشیوان وازح بوو کە بێ لە مەکتەب سیاسی پەرلەمان بڵێ ئەوە کێشەکە سیاسیە لەبەرەوە مەسەلەکە بە سیاسیان حەلەکرێ ئەبێ بە تەسەوری من بەسەرشی ساردەوانەوە کێشەی تریش بۆ خۆمان دروست نەکەی و لێرا بەرپرسیارەتێکی نیشتیمانی ئەخلاقی حکومەتداری ئەکەوێتە سەرشانی کاک مەسعود بەرزانی کە خۆی ئەو تەداولە بکە بەڵێ کاگێ سەرۆ کاگڕێوین شارەتی بەشتەیە کە کاک مەسعود بۆ پێی کە سەرۆکی هەرێمە ئیمکانەتێکی سەربازی و مالی و معلوماتی زۆری لەبەردەسایە کاتوانێت بەکاری بێنێ بۆ جارێکی کە تێکشکاندنی هەموو ڕکەبەرانی کە ئەشێت خۆیان هەڵبژێرن باش ئەمە با بخێنە لاوە من تەمان ینی زۆر متفق لەمەگەڵ ئەو قسە لە دیوێکە مالکی هەموو ئیمکانەتانی کاک مەسعود بەزیاوە لەبەردەستیا بوو معلوماتیان عسکەریان مالیان بەڵام لە ئەخیرە لەبەروی هێزە سیاسەکانی بەرامبەری توانیان لە ململانەیەکی لە چۆن گەلە کۆمەکیەکی سیاسیە کە پێکەوە ڕێکەوتن لەسەروی توانیان لای برن کەسێک بیانن کە ڕبعی شێویش دەنگی نەهێنا بوو پرسیارەکەوەیە بۆچی هێزە سیاسەکانی کوردستان ئەگەر بە شخصیش ناتوانن منافسەی کاک مەسعود بکەن یا با بڵێن تاکە بۆ ناکرێ یعنی بۆ نمونەیەکێتی و گۆڕان یا حیزبەکانی تر پێکەوە لەسەر کاندیدێک ڕێبکەون کە بتوانن زمانیەوە بکەن کە تەداولی سەڵتە دروست بێ بەرامبەر کاک مەسعود بە حەقیقی خۆی هەڵبژێرێ جارێ من پێم وایە واقع بینیەتی زۆر هاوکاریمان دەکا بۆ ئەوەی کێمە لە کوردستاندا لە بارودۆخەکە بگەین کوردستان دەوڵەتێک نییە کە پارێزراو بێ پارێزراو بەو مانایە کە هیچ ڕەشەی لەسەر نەبێ دەوری سەرکردەکان لە پاراستنی ئەو کیانە کە هەموو ڕۆژێ قابلی تعریفکردنەوەیە کیانی هەرێمی کوردستان دەورێکی موەسرە شار پێم وایە بەراوردکردنی تەداولی سڵتە لە بەغدا کە حکم دەوڵەتێکی مستەقڕە و مجتەمەعی دەولی پشتیوانیەتی زۆر جیاوازە لە گەڵ هەرێمی کوردستان کە ئەگەر خۆراگرتنی پێشمەرگە نەبووایە ئەمان من لە بۆ مناقەشە ناڵێم ئەگەر پێویست بوو بۆشتان باسەکەن ئەگەر خۆراگرتنی پێشمەرگە و دەوری عسکەریانە و ئیجتیماعیانەی مەسعود بارزانی نەبایە داعش دەگەیشتە هەولێر و سلێمانیش من لە یەکێک لە سەرکردەکانی یەکێتیم پرسی کە زۆر لە پلەی سەرەیە وتم ئەگەر ئەو تەغیرە نەبووایە و ئەگەر داعش ئەم زەحفەی کردبایە گەی بایە هەولێر من نەزانم کە گەی بایە هەولێر سقوتی دەهۆک زۆر ئاسان بوو
سلێمانی چی لێ بەسەر هات گوتی 1 هەفتە کافی بوو سلێمانی سقوتیە کرد کەواتە تۆ ناتوانی يعني أمام مقارمانية كاك مسعودة إجازة فرم كاك مسعود نبي يكسر الدنيا جيرا نا تو إجازة فرم كاك کەواتە ناتوانی تۆ چاو لە دەوری سەرکردەکان لە ئەو وڵاتانەی کە لە تەکویندانە و قودرەتی تەیارکردن و کۆکردنەوەی هێزیان هەیە بەڵێ کاک مەسعود بولير تحالف ريا كوتو بس يلي رودايا إيران وفين فريا مان كوتو خليك بولير جيشك هم يروخا تو قد حقيقة يعني ديالوج وانيا بتأكيد كواتە دەبێت تحمل فرم ئینسان گەر هەر لە باخەڵی خۆیەوە قسە بکە شتێکە بەڵام ئەگەر مەسلحەتی سیاسی نەبووایە ئێستا ئەو شەوەی کە قاسم سلێمانی لە سلێمە لە هەولێر بوو چۆن بەڕێکرایەوە باسمە کرد هەڵبووی ئەمە ئێران نییە کە هەرێمی کوردستانی پاراست ئەمە ئەمریکایە و هەمومان لە بەرچاو بەڵام یەکەم وڵات سپاسی کردوتی ئێران باداخلی ئەوە هەچەنە مۆزوعەکەمان باداخلی ئەوە بچگەر ئەو کات دوورەکەن دەوری سەرکردەکان لە پیادەکردنی میلەتان بۆ ئەوەی کە بگەنە شاڵی ئەمان زۆر گرنگە من بۆچی ئیشارەم بە ئەمریکا کرد خۆ ئەمریکا 100 و شتێک ساڵ تەجربەی هەبوو لە مؤسساتدا جێشێکی مؤسساتی هەبوو و مؤسسەی سیاسی وکە ئێستا بوو بەڵام لە شەڕی جیهانی دووەمدا ویلایەتی سێمیان لە بۆستەرۆک دووبارە کردەوە بەڵام تەزمینیان کرد کە ویلایەتە ئەم خەتەرانی نەبێت کە کاگڕێبین هەردیان کاک دکتۆر شاهۆ بە باسیەکەن من لەگەڵ ئەو مەترسیانەدام کە نابێت لە سیستەمی سیاسی مستەقبلی داهاتوی کوردستاندا هەبێت عێراق دەوڵەتێکە کە گۆڕینی ڕئیس وەزەرا بە ڕئیس وەزەرای تر کاکی من عامیلی ئێرانی بڕیاریاندا و ئەمریکی بڕیاریاندا و کوردیش پارسەنگێکی زۆر بەهێز بوون لە حقەتدا ئەمە پێی ناگوترێت عاملی بیتی شیعی یعنی بیتی شیعی لە سەرمە سەرنجێکمەیە تۆ باسی کاریگەری شەڕەکی لە یەشنەوەی ضرورەتی کاک مەسعود بەڵام لە هاوینی 2013 کە کاک مەسعود بۆی تەمدیدکرا 2 ساڵەکە نەشەڕ هەبوو نەداعش هەبوو نە کێشەی ئەمنی هەبوو ضرورەتێکی ئەمنی لە ئارایان نەبوو بۆ یەشنەوەی ئەمیان ئێمە ئەگە بگەێنەوە لە بۆ ئەو کات کاتە لە هەموو قۆناکەکە بیانویەکێ ئەگەرمانێ تەبان ئەگەر سیستەمی سیاسی لە وڵاتدا بەدووە بیان و بەدووامانەوەی کەسەکان دابگەڕێ ئەو کارێکی خراپەوە کە تەجربەکانی کە کاگ شاهۆ ئیشارە پێ کرد وازە نعمەتی ئادەژین لە ڕۆژهات ناوەڕاستە کاتێک من نمونە لێرە بێنمەوە کاتێک کە مامجلال بە نەخۆشی دەوری مؤثری لە سەرکردایەتیکردنی یەکێتی و منطقەی ژێرنفوزی یەکێتی نەمایان کەم بووەوە ئێوە لە ناو حاڵەکەدا ئەژیان هەموو ئەو سەرکردانشکەوە مؤثرن لە کوردستان لێرە ژیان نەیانتوانی بۆ نەیانتوانی لەوانەیە هەر یەک لە ئێمە گەردانیشین هۆکارەکان نەزانین پرسیارەوەیە لە کاتێکە کە شەڕ هەیە و لە کاتێکە ئێمە لە قۆناغێکی یەک لاکەرەوە لەگە عراقداین کە دەمێنینەوە یان نامێنینەوە لەو حاڵەتدا سەرکردەکان دەور دەبینن پێم وایە لە ڕووی عسکەریەوە ینی بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەی عسکەری لەسەر کوردستان هەموو ئەو سەرکردی سیاسەکانی کوردستان دەوری مەسعود بارزانی ئەزانن و ئەو متمانە و پەیوەندیش کە مەسعود بارزانی قیادەیەکە لە بینی کوردستان و لە بینی غەرب ئەمەشان حسابی تایبەتی بۆ دەکرێت دوای ئەوە پێم وایە ڕوانگای مەسعود بارزانی بۆ پاراستنی کوردستان و پاڵپەیوەندانی بەرەو سربەخۆیی ئەمەشیان هۆکارێکی دیکەیە کامانە لێک دەیەوە من قسەی کاک مەسعود نازانم چکە هەتا ئێستا هیچ قسێکی نەکردووە چێ دڵێ قسەیەکی تری نابێ ئێستا مناقەشەکە لەسەر ئەوەیە کە ئێمە داوا بکەین مەسعود بارزانی بەردەوام بیاننا ئەم بەردەوامیە بۆ چەند دەبێ ئەبێ تعریف بکرێ ئێمە داواکەین ینی کۆمەلگای کوردستانی ینی وەسەتی سیاسی قیادەی سیاسی لە کوردستانەکە ئێستا ئەم کەمی بەردەوامی مەسعود بارزانی لە سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆبەناوی هەموو قینی سیاسی و چۆن قساکەی کاک سەرۆبەناوی هەموو کوردەوە قسەکەی کاکی من ئێستا هەزاران کەس ئەمەی بەدڵ یەکدانە بێنەوە من خۆ هیچ حزبێکی سیاسی قسەی حزبی سیاسی شەڵین با پێش حیزبەکانیش نەکەین نەقی ویان بینێ تا ئێستا هیچ حیزبێکی سیاسی نەشی وتوە موافقم لە بەلایەوەوە نەڵێ مادامی بەڵام گفتوگۆ هەیە دەزانی کاک خۆش قسەیان نەکرد دوای ناوبڕەکە بەردەوامیە بین و قسەین و لای کاک شاهۆش دوایم ناوبڕا ئەگەڕێن وڵاتان
جارێکی تر سڵاو بابەتی ئەم حڵقەی دیالۆ قسەکردنە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و دوو چوار بارە کاندیدکردنەوەی کاک مەسعود بارزانی بۆ سەرۆکی هەرێمی کوردستان. کاک شاوە پێش ناوبڕەکە سەرەی جەنابە بۆ قسە بکەی من تێبینیەکمێ لەسەر مناقەشەکە یعنی کە لە دوای دوو انتخابات ئەگەر تەمدیدەکەی لێلابەری 2005 و 2009 یعنی قیادی سیاسی کورد جگە لە دکتۆر کەمال میراودەلی مڕەشەحێکی نەبێ بیکا بگژی کاک مەسعودە بۆ کاک مەسعود نەبێتەوە بە سەرۆکی هەرێم کە کابرایەکی بە ئەزمونە و کوڕی مەلا مستەفایە و تاریخێکی هەیە و خەڵک ناوێکە لە ناو ژیانی سیاسی هەرێمی کوردستانە. خۆی پرسیارەکەەوە نییە کاندیدی هەیە بەرامبەر مەسعود بارزانی بۆستیان نا پرسیارەکەوەیە کە لە ئەسڵا مافی خۆ کاندیدکردنەوەی نییە. بەڵام من سەبارەت بە ینی ئەو گفتوگویی کە پێشتر لە نێوان کاگرێبین و کاکسەرەوە ڕوویە من ڕەنگە ڕایەکی نێوەندم هەبێ من قەناعەتم وایە ئەگەر تاوەکو ئێستا ینی قسەکان بە ئیتیجاها ڕۆشت بێک ئەمە پارتیە ئەوێ تەکریسی دەسەڵاتی خۆی بکە و من مەسعود بارزانی ئەوێ تەکریسی دەسەڵاتی خۆی بکە لەو ڕایم ئەگەر بۆ جاری چوارەم بێتەوە بە سەرۆکی هەرێم هەموو لایەنە سیاسەکان بەرپرسیارن لەسەر لە نوێ هەڵبژاردنەوەی وەگەر پارتی لە ڕووی سیاسی و بەرپرسیارەتێکی بکرێتەوە سەرشان هێزەکانی تر بە تایبەتی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کۆنەوە دیاریکراویش بزوتنەوەی گۆڕان لە هەمیان زیاتر بەرپرسیارەتی ئەخلاقیەکەوێتە سەرشان لەبەر سێهۆ هۆی یەکەمیانەوەیە کە ئەو بزوتنەوەی گۆڕان بوو ئەم مەلەفەی کاتی خۆی قیادی ئەم مەلەفەی کردووە کە ئێبێ ئێمە لە وڵاتێکا بژین دەستا دەستکردنی دەسەڵات و ئەو بزوتنەوەی گۆڕان بووە لە سی حوزەیرانە گەورەترین هەڵمەتی دژیەکێتی کرد لە بەرەوەی تەبخەیەکیان کرد پەرتی و یەکێتی پێکەوە تەبخەیەکیان کرد بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆک بۆ جاری سێم بۆیە لە حاڵاتێکی وایە یاخود گۆڕان لە ئەسڵا خطابێکی دیماگۆکی هەبووە و ئێستا بەرتەقەی خۆیەکەوێ یاخود لە ئەسڵا ڕازگۆ نەبووە لەگەڵ دروشمەکانی خۆیە و حاڵەتی دووەم ئێستا سەرۆکایەتی پەرلەمان بەدەست گۆڕانەوە و ئەوەی کە تەبخەکەکە سەرۆکایەتی پەرلەمانە قیادی و تەبخەیەکە بۆیە بەرپرسیارەتی زۆربەیەکەوێتە سەرشانیە و سێمیشان لە ئەسڵا دروستبوونی گۆڕان بۆ تەجاوزکردنی نەموزەج یەکێتی بوو کە گوایان یەکێتی نەموزەجێکە نەرمیە نوێنێ بەرامبەر پارتی بەڵام کەواتە ئێمە لەبەردەم سێ قۆناغین قۆناغی یەکەم قۆناغێک بوو هەموو مەسئولەتەکە خرایە سەرشانی پارتی کە گویا پارتی دەسەڵاتی خۆی بچەسپێنێ قۆناغی دوم ئەو قۆناغە بوو کە مەسئولەتەکە خرایە سەرشانی یەکێتی کە گویا یەکێتیە نەرمێنێ بەرامبەر پارتی بەڵام لە ئێستا هیچ پاساوێ نەماوە و بەشداریکردن لەو تەبخایە بەشداریکردنی مەسئولەتە واتە ئەگەر ئیمتیازەکە ئەگەر لە بۆ هەڵبژاردنەوەی جاری چوارەم ئەگەر ئیمتیاز بەر پارتی و مەسعود بارزانی بکە ئەو بەرپرسیارەتی بەرهەمیەکەوێت و ئێمە لە دۆخێکین کە چیتر تەنها ئەو حیزبێک نییە مقدس دروستەکە بەڵکو ستراکچەرێکی سیاسیمان هەیە مقدس دروستەکە و قەناعەتیش وایە ئەو ستراکچەرە سیاسیە لە خانە بچووکەکانەوە دەست پێکە لە حیزبەکانەوە دەست پێکە لە ناو هەموو حیزبەکانە جۆرە لە گەمەی سیاسی ناوخۆیانەکەن کە هەمان ینی کۆپی ئەو گەمەیە کە لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی سیاسی بۆ نمونە ئێمە لە ناو سیستمێکی سیاسیین کە کەس جوورەتی وینە بەرامبەر مەسعود بارزانی خۆی تەرشیعکە یاخود باسی ئەو بکە کە مافی وینە بەڵام ئەم نەموزەجی کە لە دەستدانی جورئەت لە ناو حیزبەکانی شاهەیە لە ناو هەموو حیزبەکانە گەمەی دیموکراسی تەجیل کراوە و لە ناو حیزبەکانە سەرۆک تا ئەمرێت ئەمێنێتەوە و دەستا دەستکردنی دەسەڵات لە ناو حیزبەکانە نیە بۆی هەموو حیزبەکان جای کاتی خۆی مازانی تەنها پارتیە قەناعەتم وایە ئەگەر مەسەر بگرێتەوە هەموو حیزبەکان وێنەی خۆیان کۆپیەکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵێ بەڵام من ئێمە سەر و خاڵەکە ڕەبتێکەمەوە بە نەبوونی کاندیدەوە نەک لە نەبوونی مافی خۆ کاندیدکردنی کاک مەسعود بۆ لەبەرەوەی ئەگەر کاک مەسعود لە ئێستایە با بڵێن بربەستی یاسایی هەیە لە بەردەم هەڵبژارنەوەیە ئەگەر منافیس هەبێ ناچار نامین بۆ کاک مەسعودی چاکردنی یاساکە بەڵام ئێستا هیچ کاندیدە لە ئێرانی ناچارێ بچێتە سەر یاساکە بۆی دەستکاری بۆی هەموار قەیناکە کاک ڕێگە ئێستا چوار حیزبی سیاسی هەیە با کاندید هەبووە بۆی بمانتوانێت کەمپینێکی میدیایی سیاسی کۆمەڵایەتی وا بکەین کە بڵێن کەواتە یاساکەتی هەرێم کاندیدێک نییە بە ئاسانی بەدەست بێ ینی هەموو کەسێ ئەو توازنەوە بێنە لە کاتی هەڵبژاردنە هەندێک کەس بەسەر بەخۆی هینیانە کرد و بەوە پرۆسێکی جوانیش بوو بە جوانی دیموکراتی منافسمانە لە بەوانێ شکلی بوو میژە بزڵ دوڵێ ئەمیزەوە بڵێم ینی بەڵام ئەوە احترامم بۆ هاوڕیانە کە بەشداریان کرد احترام بگرین کە هیچێکی خراپیان نەکریانی وەنە بە بڵێ هیچێکی خراپیان کردووە بەڵام ڕاست بێ خۆ دوجارەوەی کە کاندیدە بێ بۆ سەرۆکایەتی هەرێم بێ لە هەیە یاریکەرە سەرەکیەکان نەبوون کە کورسی زۆریان بردووە یعنی لەمانە دەرناچن لەو چوار حیزبەکە بن چاوەکەم ئالێرە ئەم دوو مەوزوع جیاوازن لە یەکتری یەکێک مافی خۆ کاندیدکردنەوەی نییە بەڵام کێ مافی کاندید بوونەوەی هەیە ئەمەیتە سەر و معادلە هێزی کە لە کوردستانە هەیە کێ کورسی زیاتریە
چێ توانای زیاتریە چێ ئەتوانێت دەم بۆ ئەم کاندیدە زۆرتر باقت کێشە نابێت ئاماژەکان چین واضح ینی من خۆم شخصیان ناڵە پێ دەژم هیچ لاریم لەوە نییە کە ڕەنگە بۆ مڕەشەحی پارتی لە هەمویان بەقوتر بێ چکە 38 کورسی هەیە تحالفاتێکی 11 کورسی کۆتاکانی لەگەڵایە یعنی تقریبا بێهینێک 48 کورسی بۆ خۆی مسۆگەر کردووە بۆ کاندیدەکەی هەر کاندیدێک بێ یعنی ئەمە جیاوازە لەوەی کە بڵێ کەس جورئەتی نیە بکە بۆی جورئەتە دەبێ بێ کورسی زۆر دەبێ ئەبێ دڵی زۆر دەبێ یعنی تۆ بەڕاستی هەبوو هەموو هێزانی تر کە یەنە ناو مناقەشەی کاندیدەوە ئەمانە لە بەرچاوەگرن ئەگەر ناخۆ تۆ بڵێ کاندید نییە سبەی هەربی کەرەوە ڕەنگە وەکو جارەکەی کە دەیان کە زەمبی سۆ خۆی تەرشێکاتەوە بەڵام منافسی حقیقی نابن ئەم دوو مەوزوع لە یەک جیا بکەینەوە کاگین ئەوەی کە ئەم کاک مەسعود حەقی خۆ کاندیدکردنەوەی نییە ئەما بێ بڕوات دوای ئەوە چێ ئەبێ بە کاندید موزوعێکی ترە علاقەی بە توانا و هێز و پێگەی هێزەکان و لە ڕێکاری یاسایی لە ئێستاوە جوێکی سیاسی بۆ کۆمەڵێک کاراکتەر ئەو قسەی کاسەرەوە سەرمێنم پێم وایە ئێستا لەم دۆخی شەڕات توانای انتخاباتی خەڵکمان نییە نابێ هەڵبژاردن خەڵکا بێ لە پەرلەمانە ئەم ئیشە یەک لا بکرێتەوە پێم وانێ گشتیمان هەبێت ڕێکار سیاسەکەەوە بێ ڕێکاری ئەبێ مەخرجێکی قانونی بۆ بدۆزرێتەوە ئێستا لە یاساییەوە بێ کۆمیسیۆن پەرلەمان قسەی نەکردو بێدەنگی لێ کردو پەرلەمان ئەبێ لە ئێستا کۆمیسیۆن خۆی حاضر کا بۆ انتخاباتی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتیە کە کاک مەسعود مافیوینی خۆی تەرشیح بکاتەوە بەڵام ئێستا نە کۆمیسیۆنە ویشەی کردووە و نە کەسی بە کۆمیسیۆن نەڵێت تۆ بۆ واکەیت کاکشوان نەخۆین کاکشوازانی کاکێسە پرسەکە ئاوا ناڕۆ بڕێوانە باواقعی سەریکەین پرسەکە ئیجارێکە خاڵی یەکەمیان بە عادەتە دیموکراسیەکان ناڕوات خۆ کاندیدکردنەوەی کاک مەسعود بە تەسەوری من قانونی نییە ئەمە نقطە سەری دێر ئەوەی یەتوانێت سەر کە ئایا پەرلەمان چی پێکێ بۆ ئەم یاسایە لە نەتیجا ئێمە وەکو ئاماژەم پیاخاڵیەکەم ئەو کۆمیسیۆنەی کە هەشمانە و ئەرزێتی ئەمەی لە کوردستانە بەس ئەیگوزارێنین هی ئەوە نییە انتخاباتی تیا بکرێت ناچارە یەتە پەرلەمان لە یەتە پەرلەمان لەبەرەوە ئەبێ بە دەرەوانێ بە شوێن تەسویاتی سیاسی بگەڕی ئەوەی منی شەیبینم ئەو ئێمە خۆمانین ئێستا لەوانەیە کاکسەرۆی التزاماتێکی حیزبی هەبێت کاکە هەموو من قەنەعاتم وایە کۆمەلگای مەدەنی خەڵکی ڕۆشنبیر نوخبە هەمومان لەگەڵ ئەوانی کە تەداولی سوڵتە بکرێ و ئەمەش نەدژی کاک مەسعود و نەدژیەکێتی و نەدژی گۆڕانە لەبەر ئێمە هاوڵاتی چ وڵاتین پێمان خۆشە وەچەکان بگۆڕێ پێمان خۆشە کەفاەتی خەڵکی تربینین ئێستا بۆ ئێمەمانان ئێستا بۆ پێمان خۆشە کاکی یوسف سەرۆکی پەرلەمانە لەبەر یەکەم نە پێشمەرگەی کۆنە لەگەڵ ڕێزما بۆ هەموو پێشمەرگەی کۆن بەڵام نموزەجێکی تازەیە ستایڵێکی تازەیە لەین دووەمینیان کوڕی کاک مەسعود و مام جەلال نییە ئایا ئێمە ئەم دوو هێزە گەورەی ئێمە پارتی و یەکێتی ئەو ئەرزێتیان تایە کە گەنجی ئاوا پێشخن بە تەسەوری من نەخێر لەبەرەوە لە نەتیجا بە کۆمەڵێت تەسویاتی سیاسیەتە پەرلەمان نەکرێ و لەناو پەرلەمانی عەرقەڵی گەورەیان بۆ دروستەبێ چونکە لە نەتیجا پارتی لە ساسی پەرلەمانە ئەگەر 111 حساب بکەین بۆیە ئێمە لەبەردەم ئەزمەیەکی حەقیقیین و ئەم ئەزمەیە من پێم وابێ ئەبێ هەمووی بەرپرسیانانە مامەڵە بکات و بە دەرەجەی یەکەم کاک مەسعود بەرپرسیانانە مامەڵە بکات چونکە کاک مەسعود لە ناوەوە بیا لە دەرەوە بێ من قەناعتم وایە دەوری خۆی هەرە بینێت ئەو کاکسەر و کاکەبین ئاماژیان پێکرد یعنی لە سەرۆکی حیزبی پارتیش بێ هەر دەوری خۆی بینێ و لە نەتیجا ئەم خولەش مادەم لە پەرلەمانە حەلەکرێ هەر سەرۆکەکە دێتەوە بە پارتی کاگەشوان سەرۆکی هەرێم پۆستێکی مهم یعنی بڕام بۆ نییە کە خەڵک بچێتە دەروی سەرۆکایەتی هەرێمی شتوانە و دەور و تەسیری بمێنێتەوە ئێمە تەنجین تەجروبەمان بینی لە وڵاتانە یان و دەگەرم زەلامە ئەگەر لە دەروی دەسەڵاتی ژێر نفوذ هێمێنێ سەرۆکایەتی هەرێم 24 دەسەڵاتی هەیە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان 18 دەسەڵاتی هەیە پۆستێکی ڕاستیە هەرێمی کوردستان نظامەکەی و ئەو دەسەڵاتانی کاک مەسعودێتی کە بەشێکی زۆری بەکارنێنەوە ئەگەر بەکاری بێنێ و خۆشی کە قوتیەوە بە پۆستەکە بە حکمی ئەوەی کە زعیمێکی سیاسی مهمە وای کردووە کە ئەو پۆستە زۆ گرنگ بێ ینی لەبەر ئەوە شخاڵشی تر دەرەوەی معادلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە بەچوونی من یعنی ئەو کاریگەری نامێنێک هەیەی ئێمە لەبەردەم ئەزمەیەکی زۆر قوڵین چونکە بەجددی وە زۆر بە ڕاشکاونە بیڵین سەرۆکایەتی ئەدەم لە ساڵی 92 ئیشی بۆ کرێ یا کاڵایە بێ بەبەری کاک مەسعودا ببڕێ یا کاڵایە بێ بەبەری مام جەلالە ببڕێ لە ساڵی 92 لە انتخابات یەکەمەوانێ لەبەرەوە ئەگەر ئێمە ئەمانەیە ئەم وڵاتە بخینە سەر سیستەمێک کە ڕێژکەی یاسایی خۆی بگرێ بە تەسەوری من ئەبێ جورئەت هەبێ و پێش شخصی یەکەمیش کە جورئەتی هەبێ بەرامبەر ئەو پرسە کاک مەسعود دەکەوتوتە بەردەم مەسئولیەتێکی تاریخی کە هەموو ئەو دەسەڵاتە و هەموو ئەو ئیمکانەتی لە بەردەستیاتی بیجۆزێتەوە بۆ شخصێکی تر هەلە ناو حیزبەکەی خۆیاتی چونکە لە نەتیجاتێتە پەرلەمان من پێم وایە
ئەگەر مناقەشەکە لەسەر ئەوە بێ کاگە مەسعود خۆی ئەوێ بمێنێتەوە یان نایەوێ دەبێ قسەیەکمان لەو گوێ لێ بێت بەزەوەی کە ئێستا تەداول کرد لە بینی هەموو ئەطرافی سیاسی هەموو لایەنەکان با لەسەر ڕاگەیاندنی ژنەوەی بەساسی پێەکەین وە ئەشبیسینەوەیەکە ئێمە لە بەردەمی مەسەلەیەکی نیشتیمانی داین ینی وڵاتێک کە لە شەڕدایە وڵاتێک کە لە یەکلاکردنەوەی فایلی خۆی لەگەڵ عێراقدایە وڵاتێک کە لە گەڵ لە خەریکی جێکردنەوەی خۆیەتی لە ناو سیستەمی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەمێنێ ئەتوانێت بمێنیاننا سەرکردەکان دەوریان هەیە یعنی دەور ئەم فایلە بە ئاسانی نەقڵ ناکرێت لە بۆ گەنجێک باسی سەرۆکی پەرلەمانەکەی من پێم وایە سەرۆکی پەرلەمان لەگەڵ هەموو ئەو ئیجابەتەنێکی ئەوە بۆتان کە باس ناکردمیش لەگەڵ داما بەڵام ئەگە هاریکاریکی یەکجار زۆری تر نەکرابایە ئەم فایلێ پێ زەحمەت بوو بەڕێوە بێ بۆ حکوومەتەکەی ئیتلافی کاکە منیش وەکو تۆ ئەزانم کە وڵاتی ئێمە وڵاتی مؤسساتی سیاسی نییە تا ئێستا ئەمە نەفەسی شۆڕژێری و مجتەماعی ئێمەش مجتەماعەکە ئەم سیستەمی لەسەر دروست بووە سیستەمی سیاسی و هی کۆمەڵایەتی ئێمە ئەوە نییە کە تۆ پێدوا بێ تەنیا دەست بەردان ئۆتۆماتیکیان سەرۆکی نوێت بۆ دێنێتە مەیدان و هەر هەمان دەور دەبینێ کە سەرۆکی پێشوو بینیویەتی ئەسڵەن کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش کە ئیستقرار ناکە بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو قسەی من بەو مانایە نییە کە دەبێت خەڵک تا دەمرێ لە سەرۆکایەتیدا بێ من پێم وایە و کەمێکیش باوەڕم بەخۆمە ئەگەر ئەم ئەزمەی ئێستا نەبە دەمێک بوو مەسعود بارزانی قسەی خۆی بەڕەتکردنەوەی ویلایەتی ئێستا دەکرد هەرچەند نازانم ئێستا ڕەتیەکاتەوە یان نا ئەوەی کەەوە داوا ئەکرێ داوای حیزبە و داوای دەرەوەی ئەم حیزبەشە یعنی ئەوەی کە من ئەڵێم کاگە ڕێبین کە تۆ هاتیە ناوقسەکانم لە خۆوە نایڵێم ئێستا ئەمە پرسێکە لە سەرکردایەتی هەموو حیزبەکاندا باسە کرێ کاکە پرسیارەوەیە قوسم بیتە من بمبورە پێتەڕ من قەنەعاتی شم وایە حیزبەکان بە تایبەتی گۆڕان یەکێتی و ئیسلامیەکان کێشیان لەگەڵ کاک مەسعودا نییە کێشیان لەگەڵ سیستەمەکایە کە بێتە پەرلەمان یعنی من قەنەعاتم وایە ئەوە ئێستا دانیشتون هیوادارم دوای ئەم بەرنامەیە هەر یەک لەو سێ حیزبە بەیانی خۆیان دەرکەن کە بڵێن بەڵێ ئێمە پێویستە کاک مەسعودی گۆڕێ ئەگەر بێتە پەرلەمان ئەو چوار حیزبە ئەگەر بێتە پەرلەمان کێشیان لەگەڵا نییە و یعنی سیستەمەکە بگۆڕێتەوە بە پەرلەمان ئەوە ڕێی منە ئەمەجا ئەو پەرلەمانی بوون و سەرۆکایەتی بوونی سەرۆکیی لە کوردستان داوەش خۆی جێی باسە چونکە ڕێی پارتی دیموکراتی کوردستان وازەحە ئەو لەگەڵ سیستەمی سەرۆکاتیدا و چەسپاندوشێتی ئێستا لە ڕێق وا ئەڕوات ئەمە بکەوێتەوە ژێرباز دەبتە بەڵام کاکسەرۆ لە نامەکەیە ئەڵێ لە نامەکەیە بمبورە لە نامەکەیە کە نردبووی بۆ ئەوەی کە ویلایەتەکەی تازەکراونێ ئەڵێ بالایەنەکان کۆبنەوەی و تەوافقێکی نیشتمانی لەسەر دەستور ئێستاش ئەگەر هەموو حیزبەکان مەسئولیەتی معالەجەکردنی ئەم خۆناغە هەڵنەگرن من پێم وانیە کاک مەسعود بە هیچ شێوەیەک ئامادە بێ لە مهمەی خۆی بەردەوام بێ ئەبێ وەکو ئەرکێکی نیشتیمانی و تەحدیدیش بکرێ دیاریش بکرێت بەڵێ کاگە شاهۆ من تێبینێک خۆمانم پێشەی جوابەکە بیتەوە من بەڵام سێرە جەنابەت و کاک ڕێبین باسی مۆزوعەکە کە نۆکۆی کێشەیەکی قانونی لە بەردەم خۆکان گیرکردنی کاک مەسعودایە ئێمەمان نزانینە یاسانی کە دەرەچێت لە هەرێمی کوردستانە تا ئێستا مشەڕع قانونەکان دەری ناکەن سیاسیە و لە ئاخری شام یاسایانە بە ئیتفاقی سیاسی و بە تەسویی سیاسی و بە ڕێکوتنی سیاسی دروستەکرێ و ئەبرێتە پەرلەمان دەنگی لەسەرئیرێ ئێمە ئەزمونێکی ترمان هەیە کە تۆزێک هاوشێوەی ئەزمموی کاک مەسعود دەکەویش ئەزمموی تەمان بە جیاوازیەکانەوە ئەزمموی ڤلادیمیر پۆتین لە 9 بوو بە ڕئیسی وەزارای رووسیا لە 2000 هەڵبژێراوەکو یەکەم ڕئیسی رووسیا لە 2004 هەڵبژێراوە تاوەکو 2008 لە 2008 کە بربەستی یاسایی چۆ بەردەم دەور و تەسلیمی کرد لەگەڵ میدیف کاکە تەیب بەردۆغان جانی من دوایە ئەوی لە سەردەمی سەرۆکایەتی وزرانی خۆیە یاسای سەرۆکایەتی بۆ گۆڕی کردی بە 6 ساڵ پۆتین لە 2012 هەڵبژێراوە ڕئیسی رووسیا تا 2018 ئێستا تەرتیباتەکە بۆ 2018 جارێککە خۆڵ بژێرێتەوە لەبەری دوو دەورەی هەیە دانەیەشی تاوا بێت لە 2018 قسەکە لەسەرەوەیە با بە سەراحەت قسە بکەین کێشەی کاک مەسعود لە بەردەم کێشەیەکی قانونیانە لەبەری قانونەکە شەو ڕۆژێکی گۆڕن کێشەکە کێشەی نفوزە پرسیارەکەوەیە چۆن ئەم حیزبە سیاسیانە تەداولێکی تری سڵتە دروستەکەن لە دەرەوەی ئەم مۆزوعی کاک مەسعود تازە کاک مەسعود ڕقەمەوە ئەژبێتەوە سەرۆی شێرێمەوە ئێمە چەند مانگیشکە بەرنامەکەین سەرۆی شێرێمە پرسیارەکە ئەوەیە کە چۆن وا بکەین یام حیزبانە وا بکەن ژیانی دیموکراسی پەرە پێبن لە وجودی زایری وەکو کاک مەسعودا کە وا بکەن بۆ نمونە مقابلی سەرۆکی هێرێم
کۆمەڵێک مافی تری لێ بسەرن کۆمەڵێک مەرجی بەسەرا بسەپێنن کۆمەڵێک با بڵێن پێشمەرگەوێک بگرێتەوە چەشمەکێکی سیاسی بکرێت کە وانە بێت کە نظامەکە بەرەو ئەوە بڕوا و لە هەمان کاتیشای اعتراف بۆ بکەین کە ئێمە لەبەردەم کێشەی نفوزان لە هەرێمی کوردستانە. ئەخم بۆی حەزم کرد نایبنێم تەڵخە ینی ئەمە کە تۆ باسێکی لە شانۆگەریە چێ چوارمانی تەم وەختانە مەسعود بازانی هەمجی دیسان و سەرۆکی هەرێمە ئەمە خۆی لە مانای ئەوەیە ماناوێ ئێمە ئەسڵان کۆی مەشهدی سیاسی لە کوردستانە شانۆگەریەکە و بە جۆرە جۆرەکان گاڵتە بە عقلی خەڵکەکرێ و هەموو لایەنە سیاسەکان گاڵتە بە عقلی خەڵکەکەن و مەسەلەی هەڵبژاردن و دەنگان و ئەو مل هەڵمەتی هەڵبژاردن و شتە ئەوەش جۆرە لە جۆرەکان لە شانۆگەریەکە زۆر مەترسیدارە هەر کات کوردستان هەر وڵاتێ بەرەو شانۆگەری ڕۆشت ئەوە دڵنیا بە کە خەڵکی تووشی بێباکیکی زۆر گەورە بێت و سیاسەتیش ڕۆڵێکی ئەوتۆی نامێنێ و بەشداری سیاسیش ڕۆڵێکی ئەوتۆی نامێنێ مەسەلەکە ئێستا بۆ نمونە لە قسەی ئێوەشە ینی ئێمەش کە کەسێکی و کاکرێبین ناکرێت انتخابات بکرێت چونکە لە وەزعی شەڕین ئەمەش خۆی لەخوای بە جۆرە جۆرەکان بەژاریکردنەوە و شانۆگەریە چونکە خۆ من نەهاتووە کۆمیسیۆن راپۆرتێ بنووسێ بۆ سەرۆکایەتی حکوومەت و بە سەرۆکایەتی هەرێم بڵێ من ناتوانم تۆ مساعدەکە با بەبێ ڕێکاری یاسایی هەبێت تۆ مساعدەکە کاکە تۆ مساعدەکە ئەبێ ڕێکاری یاسایی هەبێ شتش ئێمە لە بەردەم دوو حاڵەتین ئایا گرفتەکەوێ شەڕ و انتخابات ناکرێ یاخود گرفتەکەوێ ئێمە ئەمانوێ سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانە هەڵبژێردرێ ئەمە دووشمان تێکەڵ کردووە خۆ بەر لە داعشیش ئەو دەنگە هەبوو کە ئەبێ سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانە هەڵبژێردرێ کەواتە ئێمە شتەکانمان تێکەڵ کردووە ئێمەش بەشداری لە شانۆگەریەکە مەسەلەی ئەوە هەمومان پێکەوە تحملی مەسئولیەتیەوەکەین کە ئەم کوردستان توانایەکەیان ئێمە لە دەستورمان نییە مادام دەستورمان نییە گەورەترین مەرجعی قانوندانان کوێیە پەرلەمانە ئەو شتەی پەرلەمانێکە قانونە شەرعیە ڕەوایە یعنی وە نەبێم شتە بە ناڕەوایی بکرێ ئەوەی کە لە پەرلەمانەوە کرێت چونکە تاکە مەرجعی یاسایی قبول کراوێسا پەرلەمانە و پەرلەمانە بژێڕاوی خەڵکە لەبەرەوە ینی شتێک نییە لەمان ناقانونی بێت و تۆ فعلا لەم کاتێ لەم دۆخە بە بڕای من هەڵبژاردننی چیەکەی بەشێک لە شارەکانی ئێساش ینی دڵداعشکاکە مەسەلەکەی بەزێک سەنەدم بەرێ پەرلەمانە توانێت بڕیارم بەرێ کە کۆمیسیۆنت بێتی من ناتوانم بیکەم لەبەر شەڕ شتێکم بەرێ شتێک بەدەستێ سەنەد دیەوە بەدەستەوێ کاکە بێ ڕێکاری یاسایی خۆی ببینێ مەسەلەکەوێ بەشداری لە تەقەکە بێ ئاگات لە خۆت حقەتێک هەیە ئەمەی کە ئێستا نظامی سیاسی لە کوردستان بەڕێوە دەبا مؤسساتی سیاسی دەرەوەی پەرلەمانە پەرلەمان بۆ خۆی شەرعەتە ینی بە فراکسیۆنەکانی خۆیانە لە پەرلەمانە قانونە بێ شەرعیەت وەرەگرێت وڵاتی ئێمە دەبێ کاڵا بە باڵای خۆمان ببڕین لە وڵاتی ئێمە قەراری سیاسی لە حیزبەکانە دێتە ناو پەرلەمان ئێستا دانوستاندن لە بینی حیزبەکان مەشورەت هەیە کە ئەم کێشەیە چۆن چارەسەر دەکەن و ئەگەر بگەن بە قەناعات بە پەرلەمانی ئەسپێرن کە بەو پێیکە قسەکە زۆر ڕاستاڵی پەرلەمان شەرعیە و گەر قانونی گۆڕی وەکتۆیش ئیشارەت پێ کرد ئێمە بێ قسەیتیان نەکەین بەڵام هیچ قانونێک و هیچ ڕێکارێک ئێستا کە بیگرینە بەر لە کوردستان بێکەم و کوڕی نییە بەبێ ئەو خەتەرانش نییە کە تۆ ئیشارەت پێ کرد زۆر ڕاستە بەس پرسیار ئەوەیە ئێمە چۆن لەو قۆناغە دەرەچین و ئەوە دەبێ بۆ ماوەیەکی دیاری کراو بێ و دەبێ معالەجە بکرێ بە شێوەیە کە نەبێتە تەقلید لە ناو سیستەمی سیاسی کوردستان برادران کێشەیەک هەر بۆ سەرنجی جەنابتان ئەگەر لە پەرلەمانە کاک مەسعود جارێکی کە تعدیلی بۆ بکرێ هەڵبژێڕێتەوە چیەکی دەبکرێ ئەگەر لە پەرلەمان هەڵبژێرێتەوە بە دەنگی پەرلەمان یعنی با بڵێن سیستەمەکە پەرلەمانی بکرێ دیسانەوە لە هاوینی 2007 تەواو بێ لەبەرەوەی لەگەڵ ماوەی یاسایی پەرلەمانە ئەویش تەواو بێتەوە یعنی ئێمە ئەزمەکەمان تەئجیل کردووە جارێ هەر تا ئێستا چارەسەرێکی ئەگەر باسی یاسا بکەی چارەسەرێکی جەزری یاساییمان نەدۆزێتەوە بۆ مۆزوع چونکە هەڵبژارنەوەی کاک مەسعود لە پەرلەمانە هاوکاتە بە لەگەڵ عمری پەرلەمان خۆیان کە هاوینی 2007 تەواو بێتەوە تێمە ئەزمەکە دیسانەوە دەست پێ کاتەوە دوای 2 ساڵی کە کاکتوانە وەڵامی سم لەسەر کاک شاهۆ قسێ بکەم لە سەقسەکانی ئەزین لە نەتیجە لە هەموو کۆمەلگایەکە تەنها هەر بە قانون نییە کۆمەلگا بڕێ بەڕێوە بەشیشی لەوە بە سیاسەت بێت بەڕێوانێ یعنی ئێمە ئەگەر ئێستا خۆ ئەگەر بە قانون نەبرێ بەڕێوە تۆ جەنابەت تەجروبەیەکی پەرلەمانی هەیە بە ئێستا بەم وەزعی تەشکیلی ئێستای پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێر ئەگەر جێگریش ڕازی نەبێ ئەو دوانە ئەتوانن بێن مەشروعێ تەقدیم کەن و کاک مەسعود بێن لە پەرلەمان یا لای بن
ئەتوانن بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بۆ من ئطلاع مێ لەسەری هینم باشە لەم حاڵەتە ئەی بۆ نایکەن خۆ ئەگەر بێتە سەر دەنگدانی شەوانەیە بەلایانی کەمانێ ساسی پەرلەمانەکە پارتیە ئەوانی تری هەموو دژن لەبەرەوە ئەمە هەر تەعامل بە یاسا ناکرێ تەعاملێک لە پسەر و ئەوە شوانێ بەتابەتی لەم وڵاتە دواتوانە بەزەوە لە بیرتان نەچی خۆواوە ڕاستە قرار هەمیشە لە دەروی حیزبەکە لە دەروی پەرلەمان بووە لە دەروی حکوومەت بووە لە مەکتەبی سیاسی حیزبەکانە بووە محقەتە بەڵام ئێوە ئەوە تا لە بیرەچێ ئەم مەکتەبی سیاسی حیزبانە فراکسیۆنی بەهێزیان لە ناو پەرلەمانایەوە لەوێ ئەمریکانێنەوە بۆ پەرلەمان لە پەرلەمانە سیناریۆکە ڕوویە یعنی پەرلەمان مؤسسەیەک نییە هەروە باسی بکەیت بە شوێنێک کە شەرعیەتی تەواو بۆ ڕاستانایە کە لە دەرەوە پرسیارەکە لەسەرەوەی بێ بڵین منافەسەیەک هەیە لە بینی مەکتەبی سیاسی و پەرلەمانە شتیوە لە ئارایە نییە بەعکسەوە پەرلەمان جۆڕالیی مەکتەبی سیاسی حیزبەکانە کاکڕێبین جانبی یەک ڕوبەڕیەک پرسیاری ترەبینەوە ئایا کێشەی سەرۆکایەتی هەرێم بە تەوافقەکەین یاوە خود بە ئەغلبیەتێ من قەنەعەتم وایە لەم مەرحەلەیە هیچ حیزبێ نییە بڵێ کاکە ئێمە بە زۆرینەی دەنگەیکەین هیچ هێزێکی سیاسی فراکسیۆنێ نییە چەند فراکسیۆنێ نییە بڵێ بە زۆرینەی هینەیکەین بە زۆرینەی دەنگەیکەین لە پەرلەمانە لەبەرەوە ئەچێتە سەر اتفاقاتی سیاسی و اتفاقاتی سیاسی لە مەکتەب سیاسی کەوێنێتەوە پەرلەمان سروشی شانۆگەرێکە وایە کە لە پشتی شانۆگەرێکەوە لە خەلف الکەوالیسا اتفاقاتەکرێ و پەرلەمان ڕۆڵی شانۆگەرێکە بینێ و من قەنەعەتم وایە ڕاستە پەرلەمان دەستگایەکی شەرعیە بام دەستگایەکی شەرعیە بۆ شەریعەت بەخشی مەدەب کۆمەڵە دەستگای ناشەرعی ڕاست بۆ لەوایە پەرلەمان شەریعەتی خۆی لە دەستایە ئەوە لایەت نەچێت بەس مەسەلەکە سەرۆکایەتی هەرێم نییە مەسەلەکە بۆ من لێستا هێزی پێشمەرگە دەستگاکانی ئەس بەڵێ پەرلەمان چۆن شەریعەتی لە دەستەچێ پەرلەمان شەریعەتی ئەخلاقی دەستگایەکە بۆ شەرعانەی دەستگایەکە بۆ شەرعانەی کۆمەڵی دام و دەستگای ناشەرعی بۆ من پاساو بەسیت هەموو کەس توانای پاساو بێنێتەوە ئێوە وایە زەهممان بەشدارین بە جۆری جۆرەکان لەو شانۆگەرای هەممان بەشدارین بەڵام من یەکشتەڵێم مەسەلەی ئەوەی کە تۆ باسی کرد کە ئایا سەرۆکی هەرێم یاخود سەرۆکایەتی هەرێم چوارمانی ترە بێتە ناو پەرلەمانەوە ناو پەرلەمانە جارێکتر هەڵبژێرێتەوە بەرامبەرەوەی کە هەندێک لە دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە ئێستا هەواڵێکە دزی کردووە کە جارێکی تر سەرۆکی هەرێم بۆ ویلایەتی چوارەمی بۆ درێژەکرێتەوە بەرامبەر بەتایبەتی ڕەدوبەدەلە لێوان ئۆپۆزیسیۆنی کۆن و پارتیا بە بڕای من ئەوە گەورەترین زەنگی مەترسیە لە کوردستان ڕۆیە لەبەری هەرگیز نابێت تەفاصیل جەوهەر بکرێ بە قوربانی تەفاصیل جەوهەر دەسا دەستکردنی دەسەڵاتەکانی سەرۆک تەفاصیلە نابێت بین ڕەدوبەدەل لە بینی ئەم دووشتای بکەین نابێت سازش بکەین لە دەستا دەستکردنی دەسەڵات بەرامبەر هەندێک گۆڕانکاری هەندێک تەفاصیل دەسەڵات نییە دیموکراسی بۆ پێناسە ناکرێت کە ئایا دەسەڵاتی سەرۆک زۆر یاکەمە پێناساکرێت کە سێپایەکەی دیموکراسی دەستا دەستکردنی دەسەڵاتە ئەوە جێبەجێ نەبێ ئەوانی تر هەموو تەفاصیل هەمووی پوچەڵە بێت ئەوانی تر کاک شاو کاتێک کە وجودی وڵات بکەوێتە خەتەر دیموکراسی دەکەوێتە پلەی دواوەتر تۆ ناتوانانی داوای نظامێکی دیموکراتی بکەی کە وجودی وڵاتەکەت لە خەتەردا بێ بۆ ئەم پێم وایە بەو میسالی مناقەشەکردنی دیموکراسی لە مجتەمەعێکی تەقلیدی بە سیراعاتی سیاسی خەشن واقع بینانە نییە و معالەجەی باز دیموکراسی نەکباز دیموکراسی من پێم وایە باز لە پایەکانی دیموکراسی لە وڵاتی دیموکراسی لە وڵاتی ئێمەدا بە ڕێگای خۆیدا تێپەڕێ شتێ بە ناوی دیموکراسی خاڵص کە بۆ هەموو جێگایەک بێ وجودی نییە پێم وایە هەمومان ئەوە ئەلفوبێ و ئەیزانین بۆیە لە ئیستیقرار پێکردن و داسەکنانی میلەتان کە بەرەو سەر بەخۆش بشن وڵاتێکم بۆ بێنەوە کە سەرکردەکان دەوریانەوە بێ و قانون بە پێی دەوری ئەوان هەڵنەسوڕا بێ لەکوێ هەیەشتیوە لە هیچ شوێنێک نییە کە لە شوێنێک نییە لە کاتێکە ئێمە لە بەردەمی کاتێک کە میلەتان دەکەونە ڕێگای ئاگرینی مان و نەمان بۆ خۆیان قسەکە بکەم کاتێک کە دەکەونە بەردەمی مان و نەمان سەرکردەکانن کەەوە دەوری سەرەکی دەبینن و لە هەمووشیاندا قانون بە پێی هەڵسوڕانی سەرکردەکان دەستکاری دەکرێت لە ئەمریکا لە ئەمریکا کە ئەمڕۆ گوایە پشتیوانی هەموو سیستەمەکانی دیموکراسیە و لە فەڕەنسا و پێداوەرە نمونەی وڵاتێکی دیموکراتم بۆ بێننەوە کە لە دامەزراندنە سەرکردەکان دەوری سەرەکیان نەوبێ و قانون ئاسانکاری بۆ نەکردبن یەکەم یان ئەو وێنەیەم قبول نییە کە کوردستان لە ڕێگای نان و نەمانایە ئێمە شەڕی مان و نەمان ناکەین هەرێمی کوردستان هەرێمی شەڕ بەڵێ لە شەڕێکین
وەکوەر وڵاتیشی تر زۆر لە شەڕایە بەڵام نەم وجودمان لە خەتەرە نینمان ئەمانە دروست سەکرێ بۆ ئەوەی سەرۆک ئیبراسکرێت دوو بڕوان بەوەنیە کە سەرۆک پارێزەری ئەمە بێ من پێم وایە سەرۆک هەرێم خۆی یەکێکە لە هەڕەشە گەورەکان بۆ سەر هەرێمی کوردستان پیاوێک بووە کە دوو ئیدارەی زاڵ کردو بەسەر کوردستانە پیاوێکە بە درێژایی ئەم حکومڕانی حیزبایەتی کردووە سەرۆکایەتی نەکردووە پیاوێکە نەیتوانێت دوو شاری کوردستانێک بخاتەوە نەیتوانێت دوو لەشکریەک بخاتەوە نەیتوانێت ئابوووریەکی سربەخۆ بۆ کوردستان دروست بکە لەبەرەوە پیاوێکی ناجح نەبووە 8 ساڵی سەرۆکایەتی 8 ساڵێکە پڕ لە قەیران پڕ لە کێشە زۆر زۆر سەرکەوتوانی ڕزگاری کردو بەشێکە لە نەخێر ئەتۆ ئێستانی دروست کردوەوە کێشەی کوردستان کاکیگەن زۆر زۆر دای لێبرنەکەین نەدەزانین چۆنە ئەمە قسەکردن بەس بۆ ئەوەی کە ئینسان بەعام قسە بکە کارێکی ئاسان بەڵام کە معالەجە بکە دەبێ ئینسان تەحملی مەسئولیەتی ئەخلاقی بکە بەرامبەر بەو پەیامەی کە بە مێردی خۆی ئەدات کاچی من کاتەکەمان لە زۆر دای لێبرنەکەم زۆر سپاسی میوانە تایبەتەکەمانەکەین کاک سەرۆقادر کە لەم حەڵقەیە بەشداری کرد سپاسی هەموو برادرانیش تاڵقێکی کە هەر شاد و سەرکەوتوو بن